حکوومەت هێرێمی کوردستان زیات هەڵە پێم وابێ هەروەکو ئێستەوە ئابێت هەڵە ئێمە هەرەبێ بچین داواکارەکان بکەینەوەوانیش ئیهمالیەکەن داواکارەکانی ئێمە هەڵێ ناتوانین داواکارەکانمان نازانین داواکارەکانمان لەکوێ بکەین هەڵێ ئێمە خۆشحاڵە بین ئەگەر حکوومەت گرنگیمان پێوە و داواکارەکانمان بۆ جێبەجێ بکە هەڵێ لە هەموو وڵاتێکە نوخەی ئیشارە هەیە لە هەموو دەستگاکانی ڕاگەیاندنە وەزائیدەن لە دەستگاکانی حکوومەتە هەڵێ بە تایبەتی ژنانمان ئێمە ژنانمان چونکە زیاتر لە ماڵیشەوەن وەکو ئێمە نین هەڵێ ژنانمان زۆر زۆر بێتاقەت ئەبن لە ماڵەوەدا ئەنیشن وەکو پیاوی ژین بێنە دەرەوە هەڵێ بێ وا بکەین کە شتەکانیان بۆ ڕوونکەینەوانێ وا بکەین کە زیاتر گرنگی بن بە ڕۆشنبیری نابێ ئەوەندە لە ماڵەوە بن سپاس ئەمە یەکەم جارە لەسەر بابەتێکی ئاوا بەسەرکردنەوەیەک هەیە لەلایەن ڕاگەاندنێکوانێ ڕاستەکەی مەگلیمان هەیە لە هەموو ڕاگەاندنەکان چونکە یعنی بەشی هەموو چین و توێژەکانی تایە تەنها بەشی نابیسانی تیانە بۆ نمونە نابیسان ئێستا کاتێک سێری درامایەکەکەن نازان باسی چیەکە سێری ئیخبارەکە نازان باسی چیەکە هەر چێک ڕووبا لە وڵاتەکە ئەوان بێ ئاگان لەمە جا ئێمە زۆر جاریش داوامان کردو ینی بە هەمویانمان وتووە بە هەموو کەناڵەکانی ڕاگەاندمان وتووە کە داواکاریمان ئەوە بۆ کەسێکمان هەبێ نوێنەرێکمان هەبێ بۆی هیچ نەبێ ئەگەر ڕۆژانەش نەبێ هیچ نەبێ پانۆرامای هەواڵەکانمان بۆ بکەنەوە بە زمانی ئاماژە بووی بتوانن نابیستەکانمان تێبگەن لە وڵاتە چیە گوزەرێ یعنی حکوومەت چی ئەکا پەرلەمان چی ئەکا وەزارەتەکان بە چی هەڵەسن خەڵک معاناتی چییە ئایا ئەوانە سەوابی دەکەنەوە بەس ئەمان معاناتیان هەیە چکە نازانن خەڵکی کە معاناتی هەیە نیەتی ئایا چی ئەکەن بۆ ئەوەی نابیستەکانی ئێمە بتوانن لەو ئیخبارانە بێبەش نەبن لەو شتانە بێبەش نەبن لەو بەرنامانە بێبەش نەبن چکە ئێستا من خۆم دایک و باوکم نابیستن لە ماڵەوە کاتە دانیشتم سەری ئیخبارێکەکەم باوکم پێمەڵە دایکم پێمەڵە لەو باسی چیەکە ینی ئەو بەس دیمەنی شەڕەکە بینێ خۆ نازانێت چییە یان دیمەنی خۆشیەک بێت ئەو نازانە باسی چیەکە بێ من بووی تەرجمەکەم بەڵام ئێمە قسەمان لەگەڵ ئەوانە کرد لەگەڵ وەزارەتی کاری شخصەمان کرد کار و کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ بەڕێوەبەرەتی کار و کاروباری کۆمەڵاتی قسەمان کرد لە ئەنجومەنی وەزیرانیش لەگەڵ هەندێک لەو بەرپرسانەش قسەمان کرد خۆش نییە سەناویان بێنم لێرەوانەیە کە وعدیان ناوتیان بە جدی ئیش لەسەر ئەماکەین بۆ ئەوی بتوانی بەرنامەیەکی بەپێز بۆ نابیستەکان دابنین هیچ نەبێ پانۆرامایەکیشی تا بێ بەڵێن لە هەفتەی جارێک بێت هەفتەی دوو جار بێ پانۆرامایەک بێت لە هەواڵەکان وتیان بۆتانەکەن بەڵام هیچیان نەکرد کەسی جۆ بەوە نایە بەڵام لە خۆی لە ئەسا شتێکی زەڕور ئەبێ لایەنێت پەیوەنددارەکان یعنی بە جۆر لە جۆرەکان هەماهەنگیە بکەن لەگەڵ کەناڵەکانی ڕاگەاندنە بۆ ئەوەی ئەم جۆرە زمانە بخرێتە ناو گەشتی هەواڵەکانیانەوە کێ لایەن پەیوەنددارەکان ئەگەر لەم نییە پرسیت بانی قوڵبینەوەتایە بەڕای من بە پلەی یەکەم پێویستە کۆمەڵی کەڕولاڵەکانی کوردستان کە ساقو جەنابتان ئاگادارن و لە شاری سلێمانی و لە شارەکانی تریشا بوونیان هەیە ژمارێکی زۆر ئەندامیان هەیە ئەبێ خۆیان تەنسیقێ بکەن هەماهەنگیە بکەن بۆ ئەوەی نەشرەیەکی خەبەری گەشتێک لە هەواڵەکان لەگەڵ زاری ئەوانیشە بە شێوەیەک لە شێوەکان ئەوانیش لی تێ بکەن لە زۆر شت کەمکڕی هەیە بە تایبەتی لە ئاوەردانەوە لەو توێژە بەربڵاوی ئەو بەرفراوانی ناو سەما کۆمەڵگەی ئێمە تۆ زۆر سێریکی لە زۆر لەوی وڵاتەکانە ئەوان بە چاوێکی زۆر بەڕێزەوە تەماشاکرێن هەروەک چۆن یعنی جیاکاری ئەکرێن بۆ ئەوەی تووشی هەندێک کێشەی تایبەت بە خۆیان نەبن و وا بکەن زیاتر بە شێوەیەکی ئاسوودە ژیان بگوزارێن بەڵام بەداخۆ لای ئێمە کو باسمان کرد حکوومەتی هەرێم ئێستا وەکو خۆی ئەوەندەی ئاگادار بم کەناڵێکی بەتایبەتی کەناڵی تەلەڤیزیۆنی تایبەت بە خۆی بەو شێوەیە نییە کە بتوانێت ئاوەڕباتەوە لە ئەو توێژە بۆیە بەڕای من ئەگەر ئەو توێژە خۆیان فشارە دروست بکەن زۆر باشترە بە هاوکاری زۆربەی بڵین ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەم وڵاتە بە هاوکاری بەڕای من زانکۆکان بە هاوکاری هەموو ئەو لانەی تر کە ئەتوانن لە ڕێگەی ئەوانەوە وا بکەن ئەگەر لانی کەم
تەلەڤیزیۆنی تایبەت بە خۆیان نەوێ بەڵام لە نشرێکی ئەخباریە ئاوەڕلاوان بدرێتەوە بابەتێکی زۆر گرنگە تۆ باسی کەڕولاڵەکان نەکەین چۆن فعلا کەڕولاڵەکان بەشێکی گرنگن بەڵام لەپاڵەوە ئێمە زۆر دینی تریشمان هەیە نابینامان هەیە خۆتان نەزانن هەندێک کەسمان هەیە ئاستی مەسەن هۆشیاریان لاوازە ئەوانتر چۆن مامەڵیان لەگەڵاکەی خۆی بەشێکی گرنگی دانراون ناو مجتەمەعە بەڕاستی ئەبێ فعلا لە قۆناغی سەرەتایەکانی پەروەردەوە وەکو باخچەی چاوایانەوە گرنگی بەو توێژانە بدرێت و ئەو توێژانە وا لێ نەکرێ کە لە ناو مجتەمەعادا ببڕێن هەروەک چۆن وایان لێ نەکرێ کە خوان بە زۆر زۆرەکان بەکەمتر بزانن لە خەڵکی ئاسایی بۆیە بێگومان پێویستە ئەم کەسانە بە هەموو بارەکان هەو کەسانێکی خاوەن پێداویستی تایبەتن ئاوڕیان لێبێرێتەوە بە جۆرێک لە جۆرەکان هەوڵ بدرێت کە دووچاری حاڵەتێکی دەرونی خراپتر نەبن ئەولەوەی کە خۆیانتیانە بەڵکو وان لێ بکرێت کە ئەوان خۆیان هەست بۆ بکەن کە هیچیان کەمترنی لەگەڵ خەڵکێکی ترا بۆیە پێویستە ینی بەڕای من هەم وەزارەتی پەروەردە هەم وەزارەتی خوێندی باڵا هەم لایەنە پەیوەندیدارەکان هەمویان تێکڕا ئیش لەسەر ئەم بوارە بکەن کارکردنمان لە کێنێن زمانی ئاماژەمان بۆ هەواڵەکان بەکارەهێنا و جێگەی بایەخی ئێمە بوو بەڵامەوەی کەوای کرد بۆ ماوەی چەند ساڵێکە ئەو ینی زمانی ئاماژەمان نەماوە چەند هۆکارێکی هەیە یەکێک لەوانە پەیوەندی هەیە بەوەی کە کادری زمانی ئاماژە کەمە لە کوردستان ئەمە یەکێک لە کێشەکانمان ئێمە بەداخەوە یەکێک لەو کەسانی کە زمانی ئاماژەی بۆکردن ئێمە دوو کەسمان هەبوو وەفاتی کرد لە ڕووداوێکی ناخۆشدا کە ئەوە کێشەی بۆ ئێمە دروستکردەوە یەکێک لە هۆکارەکان بوو بەشێکی تر لە هۆکارەکانی تر پەیوەندی هەیە بەوەی کە بە شێوەیەکی گشتی لە ئەعلام لە هەرێمی کوردستان وەکو پێویست گرنگی پێ نەدراوە ئەمەش هۆکارێکی تر بووە بەڵام بێگومان لە پرۆژەیەمەدا هەیە کە لە داهاتوودا گۆڕانکاری تر بکەین جارێک تر زمانی ئاماژە بگەڕینەوە بۆ هەواڵەکە